بناوی خوای گەورە و مهرەبان ئامادە بوانی هێژە مای خوشحاڵیمە کە دووبارە سەردانی ئەم دەڤەرە تێکوشەرە و نیشتیمان پەروەرە دەکەم و لەگەڵێوە خۆشەویستم بۆ کردنەوەی پردی دەربەندی ڕانیە کە نزیکەی 4 ساڵ لەمەوبەر بەردی بناغەکەیماندانە. دەستخۆشی لە وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن وە کۆمپانیای جێبەجێکار دەکەم بۆ ئەنجامدانی ئەم پرۆژە گرنگە کە بێگومان سوودێکی زۆر بە خەڵکی ئەم ناوچە ئەم دەڤەرە دەگەینێت و سنووری پشدەر و بێتوێن و مەرگە بەیەکەوە دەبەستەوە و ئەمە سوودێکی زۆری دەبێت بۆ هاتوچۆی هاوڵاتیان، ئاسانکاری بۆ هاتوچۆی هاوڵاتیان، هەروەها سوودێکی زۆری دەبێت بۆ گواستنەوەی بەرووبوومی جوتیاران لە ناوچەکە، هەروەها یارمەتی گەشەسەندنی کەرتی گەشتیاریش لەم دەڤەرە دەدات. 4 ساڵ لەمەوبەر لە بارودۆخێکی سەختی دارایی و تەندروستی بەهۆی بڵاوبوونەوەی کۆڕۆنا و ئەو قەیرانەوابووریەی کە تووشی هەرێمی کوردستان بوو، ئێمە لەو کاتە بەردی بناغەی ئەم پرۆژەیەماندانە کە خۆشبەختانە لە ماوەی دیاریکراوی خۆیدا تەواو کراو خرایە خزمەتی هاوڵاتیانەوە. ئەمە بۆ ئێمە مای شانازی و پێزانینە کە ئەم پرۆژە گرنگە بە تەواوی لەلایەن توانە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان جێبەجێکراوە. خۆشبەختانە ئەمڕۆ شایەدی ئەوەین کە توانە ناوخۆیەکان لە بواری دروستکردنی ڕێگەوبان گەشەیان سندووە و کواڵیتی ڕێگە و پردەکان زۆر باشتر بووە. ئەمەش کاریگەری لەسەر پاراستنی گیانی هاوڵاتیان و هەروەها پێشخستنی ژێرخانی ئابووری دەبێت. ئێمە پلان و بەرنامەمان هەیە بۆ خزمەتی کەرتی ڕێگەوبان لە هەموو ناوچەکانی کوردستان وەخوا یار بێت بە باشتربوونی دۆخی دارایی تۆڕی ڕێگەوبانی هەرێم کە شادەماری ئابووری هەرێمن بە ستاندەردە نێودەوڵەتیەکان زیاتر پێش دەخەین. خەڵکی ئەم دەڤەرە وەک ناوچەکانی دیکەی کوردستان بێگومان هەمومان دەزانین کە قوربانیەکی یەکجار زۆریان داوە لە پێناو ئازادی و بەدەستهێنانی دەستکەوتە نیشتیمانیەکان. بۆیە خەڵکی ئەم دەڤەرە شایستەی زیاتر خزمەتکردن و پێشکەشکردنی خزمەتگوزارین. لەم ڕواوە حکوومەتی هەرێمی کوردستان لە 4 ساڵی ڕابردوودا لە چوارچێوەی توانای بەردەست چەندین پرۆژەی جۆرە و جۆری لەم دەڤەرە و ناوچەکانی دیکەی کوردستان ئەنجام داوە و بەردەوامیش دەبین لە خزمەتکردنی زیاتری خەڵکی ئەم ناوچەیە. ئێمە لەم کابینەیە هەوڵمانداوە ئابووری هەرێم فرەچەشن بکەین و تەنیا پشت بە داهاتی نەوت نەبەستین. کەرتەکانی کشت و کاڵ و گەشتیاری و پیشەسازیش کە کۆڵەکەی سەرەکی ئەم بەرنامە ئابووریان، ئێمە لەو دەڤەرە هەموو ئەو بنەمانەی کە دەزانین ئەو بنەمانای تێدایە کە ئەم کەرتانە تێدا گەشە بکەن و دەرفەتی کاری زیاتر بۆ گەنجانی ئەم دەڤەرە بڕەخسێندرێت. هیوادارم وەبەرهێنان و خاوەن سەرمایەکانی ئەم دەڤەرە و دەڤەرەکانی دیکەی کوردستان بەشداریەکی کاراتر لە وەبەرهێنان لەم کەرتانەدا بکەن و پێشتریش بڕیارمانداوە کە دەستەی وەبەرهێنان و دامۆزەستگا پەیوەنددارەکان ئاسانکاری زیاتر بۆ وەبەرهێنان لە ناوچە کەمتر گەشە سندووەکاندا بکەن و زەمینەیەک بڕەخسێنن کە پرۆژەکان لەم دەڤەرانەشدا قازانج بکەن و بەردەوام بن. ئامادەبوانی بەڕێز لە چەند ساڵی ڕابردوو بارودۆخ و قەیرانی سەختی ئابووری داراییمان تێپەڕاندووە. لێرەدا جارێکی دیکەش سوپاسی خۆڕاگری هاوڵاتیانی خۆشەویست دەکەم. ئێمە هەموو هەوڵەکانمان خستوەتە گەڕ و هەموو توانەکانی خۆمان بەکارهێنەوە بۆ ئەوەی کۆتایی بەم دۆخە سەختە ئابووریە بهێنین، بەتایبەت موچەی هاوڵاتیان کە لە کاتی خۆی دەبدرێت. هەوڵمان داوە کێشەکانمان لەگەڵ حکوومەتی فدرالی لەسەر بنەمای دەستور و ڕێکەوتنەکانی نێوانمان چارەسەر ببن و بۆ ئەوەی مافی دەستوری و شایستەی دارایەکانمان
دابین بکرێن و بتوانین زیاتر خزمەتی خەڵکی کوردستان بکەین. من بەردەوام لەگەڵ بەڕێز سوودانی لە پەیوەندیدام. وەشاندەکانی دانوستانکاریش بەردەوامن بۆ وەلاوەنانی کۆسپەکان و لەم بڕوایەداین کە دەتوانین پێکەوە لەسەر بنەمای دەستور و بەرژەوەندی گشتی هاوڵاتیان سەروەت و سامانی عێراق و هەرێمی کوردستان بۆ خزمەتی هەموو هاوڵاتیان و پێشخستنی ئاستی خزمەتگوزاریەکان بەکاربێنین و پێگەی ئابووری عێراق و هەرێم لە ناوچەکەدا بەرز بکەینەوە. جارێکی دیکەش پیرۆزبایی کردنەوەی ئەم پردە لە خەڵکی ئەم دەبەرە دەکەم. ئیتر هەر شاد و سەرکەوتوو بن، کوردستانیش هەراوەدان بێت.